ئینسان شەیطان بناسێ بە جوانی هەوڵدا ئاگاداری ڕێگا و فێڵ و تەڵەکەکانی شەیطان و سەربازەکانی ببێ، چونکە تۆ ئەگەر دوژمنی خۆت نەناسی لە کوتوپڕا دوژمن لەوانەیە پەلامارت بدا کاتێ تۆ حەسابت نەکردووە. بۆیە ناسینی شەیطان یەکەم خاڵە بۆ خۆ پاراستن لە شەیطان و لە کارەکانی و لە فێڵەکانی و لە دەست و دایرەکەی. بۆیە خوای تەعالە ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئین الشەیطانە لەکم عەدوو فاتەخیذوه عەدووا. شەیطان بەڕاستی دوژمنی ڕاستەقینەی ئێوەیە، بۆیە ئەو بکەن بە دوژمنی خۆتان. خۆتان خەریک مەکەن بە کەسی ترەوە بە ئەم لاو ئەو لاوە، هەرچی لەم لاو لەو لاوە دێتە ڕێگاتان ئەوێت گومڕاتان کە هەمووی لە فێڵ و تەڵەکەکانی شەیطانە. بۆیە پێویستە ئێمەش وەکو حەرەسێک ئاگاداری خۆمان بین، چاودێری خۆمان بکەین. شەیطان ناخەوێ. پرسیاریان لە ئیمامی حەسەنی بەسری کرد وتیان ئایا شەیطان ئەخەوێ؟ فەرمووی ئەگەر شەیطان بخەوێ ئیسراحەتمانە کرد. شەیطان ناخەوێ. شەیطان بەردەوام لە پیلانایە، بەڵام بابزانی هەموو جارێکیش لە هەموو کاتێکیشا و لە هەموو شوێنێکشە ناتوانێت بێتە ژوورەوە. شەیطان دەرگای تایبەتی خۆی هەیە ئەتوانێت بێتە ژوورەوە بۆ ئینسان. تۆ ئەگەر دەرگاکانت قایم کەی ترست نییە. تۆ ئەگەر دەرگاکانی خۆت کەلێنەکانی خۆت قایم کەی ترست نییە و شەیطان ناتوانێت. شەیطان دەسڵاتی بەسەر ئەهلی ئیخلاصا نییە، بەسەر موسڵمانە مخلیسەکانە نییە. خوای تەعالە لە قورئانە ئەفەرمێ ئینەه لەیسە لەه سولطان على الذين آمنوا. شەیطان سوڵتانی نییە بەسەر ئیمانداری ڕاستەقینەیە. بۆیە ئێمە ئەگەر ئیماندارێکی ڕاستەقیم نەبین، ئەگەر دائیمەن لە حەزەرا بین، وریای خۆمان بین، قاپی و پەنجەرەکانی کلێنەکان کە احتیمالێ شەیطان بێتە ژوورەوە قایمی کەین و بیوەسین، ترستان نەبێ شەیطان ناتوانێت بێتە ژوورەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم شەیطان وتوێتی لن يسلم مني صاحب المال من إحدى ثلاث. خاوەن ماڵ و خاوەن پارە لە دەستم دەرناچێ، من سێ تەڵم بۆی داناوە لە یەکێک لەمانە دەربازی نابێ. یەکەم ئەخذه المال من غير حله. یەکەم تەڵە ئەوەیە کە هەوڵ ئەدەم، هەوڵ شەیطان ئەڵێ هەوڵ ئەدەم وا بکەم ماڵ لە ڕێگای حرامە پەیاکە، لە ڕێگای حەڵاڵە پەیای نەکە. ئەوە تەڵەی یەکەم. ئەگەر توانیت لەوە دەرباز ببی، تەڵەی دووەمی بۆ داناوە، ئەویش ئەوەیە کە وإنفاقه في غير حقه. سەرفکردنی ئەو پارە لە عەکسی شوێنی خۆیە. ئەگەر لەوەش نەجاتت بوو ئەڵێ وأحببه إليه فيمنعه من حقه. وا خۆشەویست یەکەمەوە لە دڵیا کە حەق و مافەکانی پارە جێبەجێ نەکا. زەکات، سەدەقە، سەرفترە، سڵەی ڕەحم، ئەمانە بەجێ نەهێنێ بە پارە. جا ئەبێ زۆر زۆر ئاگادار بین لە هەموو شتەکانە شەیطان تەڵەی بۆمان داناوە. ئەبێ ئێمە وریای تەڵەکانی شەیطان بین، وریا بین و ئاگامان لە خۆمان بێ. ئەو حەدیثە حەدیثێکی حەسەن و ئیمامی تەبەرانی ئەیگەڕێتەوە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء